بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا صلوا على نبيكم محمد كما قال تعالى في محكم كتابه: إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أما بعد، مسلمان عزيز كان حزم كرد توضيح بدم لسر و بڕیارەی کە دراوە لە مزگەوتەکان نوێژ نەکرێ، هەینی نەکرێ. ئەمە ئیمانداران خۆشەویستان، بە تایبەتی بۆ نوێژخێنانی تەواوی کوردستان و بە تایبەتی بۆ شارە خۆشەویستەکەی خۆمان. بۆیە ئەمە ئەوەی ناوێ ژڵژانی ناوێ، خۆتێکدانی ناوێ. ئەمە ئەوەیە کەوا فتوایەک دراوە لەسەر زانایان و هەروەها ئەوقاف و هەروەها لیژنەی فتوا و سیحەی کوردستانی. ئەمە هاتووە کە ئەمە بڕیاریان داوە. ئەم بڕیارە ئێمە هیچ کاتێک گونەحبار نابین. ئەگەر لە مزگەوتەکانە نوێژ نەکەین، ئەم فتوایە جێگای خۆی بگرێتەوە، ئەوە ئینشاءالله ئێمە ئەجرمان دەنووسێ لە ماڵەکانی خۆمانش نوێژکەین وەکەوەی لە مزگەوت کردومانە. ئەگەر جێگای خۆشی نەگرێتەوە ئەم فتوایە، هەر من و تۆ گونەحبار نابین. ئەو کاتە ئەوانە گونەحبار دەبن کە فتواکەیان داوە، کەواتە لە هەردوو ڕۆوە ئێمە هیچ گونەحبار نابین، بەڵکو خێرمان دەگەوێت. پێویست ناکات بەم ژڵژانەی کە دەکرێت. و دووەمیان شەوە لێرەوە دوعا دەکەین و دەپاڕێنەوە ئەوەی کە گوێی لێمانە لەگەڵمانە. ئامین بکە بۆی خوای گەورە دوعا دەکەین کە لەو دوعایانەی بۆی خوای گەورە ئەم تاعونە لێمان دوور کاتەوە. یا ڕەبی خوایە بۆ خاتری ناو جوانەکانیت، بۆ خاتری اسمی عەڵەمی خۆت، بۆ خاتری گەورەی خۆت داوات لێ ئەەکەین بە نەوەتون و ناوەکەت، داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت، داوات لێ دەکەین بە عەزەمەتی خۆت، داوات لێ دەکەین ئەی پەروەردگارە ئەم نەخۆشیە کوشندە یا ڕەبی یا ئەڵڵا، خوایە بیپارێزی لە هەموو ئیمانداران، لە هەموو مسلمانان، خوایە دووری خەیتۆ لێمان. یا ڕەبی بۆی عیبادەتی زیاتر تۆ بکەین، بۆی بگەڕێنەوە بەلای تۆ پەروەردگارە. یا ڕەبی خوایە بیکەیتە ئەوەی کەوا دەرگای مزگەوتەکانمان بۆ بکاتەوە دووبارە. خوایە گیان ئەم نەخۆشیە پیسە یا ڕەبی لە وڵاتمان، لە خاکمان، لەگەڵمان، لە نیشتیمانمان بە تایبەتی بەعام هەموو مسلمانان، هەموو گیانی ئیسلامی خوایە گیان و بە تایبەتیش کوردستانی ئازیز خۆشەویستمان. یا ڕەبی خوایە بە خاتری ناو جوانەکان ئێمە بەری ئەم پەتا و گەورە ناگرین، بەر ئەم نەخۆشیە گەورە ناگرین. یا ئەڵڵا خوایە لێ تەپاڕێنەوە بە خاتی گەورەی خۆت. یا ڕەبی لێمان دوورکەیتەوە بە زووترین کات عاجیلەن. یا ئەڵڵا خوایە بۆ گەورەی خۆت یا ڕەبی ڕەحمان پێ بکەی. ئامین ئامین والحەمد لله رب العالمین. سێم تێبینم ئەوەیە ئێستا ئەتوانن نەک نوێژی جومعە کە دوو ڕکات بکەن، بەڵکووە بێ 4 ڕکاتی نیمەڕۆ بکەن. خوای گەورە لە ئێمەش لێوێ قبوڵ کە. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.